سڵاوتان لێبێ بینەرانی خۆشەویستی کەناڵی دیمان ئازیزانی بەرنامەی ئاوایی زۆر خۆشحاڵین کاتنەوە خزمەتتان خۆشەویستان ئەوڕۆ لە گوندی قەراسنجی خواروون ڕێک لەسەر کانی سۆفی خدرانین ئەو کانیا کە یەکێکە لە سەرچاوەی ئاوی جارانی ئەو گوندە حەڵقەی ئەو جارە میێوانین لە گوندی قەراسنجی خواروو لەگەڵ مامن کاک عزیز سڵاو لێبێ سڵاوی خوا لە کوی وەزت کوا حواڵت کوا بخێر بێن سەر ئەمە ئەوڕۆ کەشتان دەکەم هەم خۆشحاڵین هەم دەسترسین بەڕاستی چکە بەخۆ دەزانی مێشنجین مێشهنگ کو دەرێ سوعبەتی نازانتن وەڵاهی ئەوانەی مێشنجیان نییە لێ دەترسێن بەراوەکو پێوەدانەکەشی بەسوودە بەڕاستی ئێمە ئێستا وەکو هەنگاوانە لێ ڕاتینە هەرچەندی پێماوەدان تەبعاً قالمان پێخۆش دەبی ئەوە یەک لە خاڵەکانی ئەتا پێوەدانیشی بەسوودە لەبەر ئەو کەسانەی ئینتیهابیان لاشەیدایان سبحان الله جارویە هەندێک ئینتیهاب لە لاشەیدا خردە بتەوە چەند جار مێش پێوە دەدا یعنی زۆر ئیسفادە دەکەی بەڕاستی بەس هەشە عساسێ پێ هەیە هەموو کەسە چنای پێوە دەچکە هەیە عساسێ پێ هەیە قالبی دەخورێ ئێستا ئەتوو شکابرەوت لەمە بە زور ئەتر و ئازاتری یان شارەزاتری نا من لێ شارەزامە تەبعاً جسم لەگەڵ لێ ڕاتیە من ئێستا 20 خلیشم پێوەدا زۆر احتیادی بەنسبەتە من طبعا ماوەی زۆرە 25 26 تا 27 سال دەبی هەنگم هەیە لەگەری لێ ڕاتیمە بەڕاستی لەگەر زۆربەی ئەوانەی کە بابرن بەشداری فیستیڤالەکان دەکەن ئێستا فیستیڤالەکان بێگومان کاک عازیز دەناسن و کاک عازیز دەبین کە عازی عەبدولخالق هەنگاوان بەناوبانگە کاک عازی چ جۆرە مێشەکت هەیە یان مێش چەند جۆری هەیە مێش جۆری زۆرە بەس لێرە لە کوردستان بەعام کارنیکای بەکاردێنن کڕنۆری بەکاردێنن زیاتر ئەو دووە لەگەر ئەو وەخت خۆی ئەمە قەبقازیمان هەبوو خۆمانەمان هەبوو ینی جۆرەکانی گەلک زۆرە باکفاس هەیە جۆری مێش گەلە زۆرەکان بەس ئەو سێ جۆرە تقریبان لە کوردستان زیاتر خەڕی بەکاردێنی باکفاز و کڕنۆلی و کارنیکا ئەوانە سەرچیە لە کوردستان لەگەر کەشوهەوایمە بە جوانی دەگونجێ بەڕاستی زۆر لەگەڵ کەشوهەوای خۆی طبعا لە ئەڵمانیا ڕادێکاری کوردستان نییەوە بەس لەگە کەشوهەوای ئێرە طبعا بەرهەموو شتی باشترە گونجادیمان لەگەر ئێرە ئەمە چما کرد یاساینا لەگەر مێشی بەس مەلیکەکەمان هینە یانی شایەکە لێرە لەگەر چەندە جار لێرە جوتگیری کردیە لەگەر خۆمانە لەگەر مێشەکانی خۆمانە ئەمە پێی دەرێن تەڵقیع بوون ئەوە هەستایچێ فڕەکەس دروست دەی بەڕاستی سەبر تقریبان لەگەر ئێرە گونجای لە کەشوهەوای ئێرە سارێ چەند جار مێش دەبڕێتەوە سارێ بەخۆی دوو جار دەبڕێتەوە جارێک لە گەرمێنەکان دەبڕێتەوە ینی سار ئەوە تقریبان مانجی 6 لە گەرمێنان دەبڕێتەوە 5 و 10 و 6 هەرکەس حەسەب جێیەکە ئیدی ئەویت کە لە چێستان دەبڕێتەوە لە چێستانی ناوەڕاستی مانجیهاش تقریبان لە بۆ لە 10 تا 15 و 20 دەبڕێتەوە لەو کاتانە لێرە بابرن لە قەراسنج بە زەنابەت مێشتەیە یان خەڵکێشەیە مێش بخێ وەڵاهی قزمەشکەشم هایتی ئەویش هەیتی بەناوی مەخلوس یوسف ئەویش هەیتی ئەمیش مێشم هەیە هەردووکمان مێشەوانین لێرە هەنجینی باش و خراپ ئەمە کو بزانین یعنی ئەوە دەگرێتەوە سەمتمانەی کەسەکەی کە کەسەکە بناسی باشەیان یان کو دەرێ نەوعەچیە بۆی بناسیەوە برین کاکاگە ئەو هابوو ئەو هەنجینی ئەسلیە هەنجینی باش و ئەوە هەلستا بە خۆی خودی خۆی فعسەیە فعاز لە زراعی کولێ زراعی دەکرێت بەڕاستی بەس چیلۆ هەنجینە بە 40-50 کابرا ناچیلێن دەرفعسکە بە 100,000 بەڕاستی ئەمە وەکو قەنەعاتی خۆم وەکو ئەزمون و چەند ساڵی ینی لەو پیشەی خۆم بەردەوامم قەنەعاتم وایە بەس ساعی بەکەی دەزانی لەبەرەوەی دەتوانی مارەکەی عرارکە یان عرامکە بەڕاستی لێرە فێریش گەلک زۆرە بەڕاستی یانی ئێستا کابرا هەیە شەکە شەکری بداتێ لەو نمونە تام و بۆن و چشتی ئەوەندە خۆش تێ دەکا بڕوا بەدەکەی لە هەنجینی من زوانی زۆر بە تام و خۆشتر بی زائیدەن خاڵەشکەش هەیە لە بۆ هەنجینی ئەسلی خەرچی مە بەعام ئەگەر هەنجین بەستی وەدەزانی عادیە ئەو خاڵە یعنی زۆر باوەڕ لە کوردستان ئەگەر هەنجین نەبەستی عادیە برام وەڵاهی هەر بەخۆم یعنی ئەوە لە بۆ ئیزافەی سەقسەی جەنابەت ئەم بەخۆم برادەرێک چلوێک هەنجین دامێ ئێستاش نیوەم لە مارەیە لەبەرەوەی بەستایتی مۆمزانی شەکرا ئەو جا یەک لە خاڵە هەر باشەکانە باشە زۆر خاڵە باشەکان لەبەرەوەی یەقیس معجیزەیان فازیان تیزابیان مادەی تێ بکە قەت نابەستی یان گەرمکە
پلەی گەرمی بدە 6 و 7 گەرمکە ئیسفادە نامێنێ بەس نابستی بەس هەنجینی مەلوێ دەبستی ئێمە نامانێت کوالەتەکە لێ دەداکە کوالەتەکە دەستدا هیچ ئیسفادەی نامێنێ لە بریەوەی ئەتوو هەنجینی بە خەرچی بدە ژهری بە خەرچی دەدێ بەڕاستی ئینسان دەبی زەمیری مرتاعکە لێرەدا قەینا بابستی باخەرکە گلەیمان لێ بکە بەس لە قیامەتێ تووشی حرام نەبین بەڕاستی ڕاستە کاک حاجی تۆ باس شتێک سیر کرد باسی فاس و تیزاب ئەو بابەتانە بۆزانین دووری لە مەسائل خواردن کو تێ بکری ئەو بکە بزان تیزاب یەک تیزابی تێ بکەی نابستی ئەو مەبەست تۆ کە تاقیکردنەوە نەکو خواردن لەوە نەبستی ئەتوو مەسە لە برێن لە یەک بەرمیلی مەسە لە برێم لە 500 کیلۆی لەوان یەک کیچۆکە چ تێکەی نسبەتی ئەوەی تێ دەکەی یانی کە نابستی بەس سەرچەکەی گەرمکردن یان شەکر و لێمزی بدە مێشەکەی شەکری بدێ لەگەڵ لێمزی نابستی زائیدەن گەرمیشکە ینی دەستگا هێن ناو دەستگای گەرمکە نابستی ئەو هەنجینە ئەوجا ئەمە پێم وایە ئەوکو هەنگداران پێم وایە بەستی چاکترە لە بەرەوەی ستاندەری جیهانی ئەو بەستانە بەڕاستی چکە ڕێژەی ئاوی لە هەفتەیە دەین تا سەعەفدەی پلە لە عەفدەی هاتە خوارێ دەبەستی لەسەر نابستی کاک عەزەمە وەکو کەناڵی دیمەن وەکو بەرنامەی ئاوایی دەستخۆشی لە جەنابەت دەکەین پێمان خۆشە خەڵکی وەکو جەنابەت هەبیتن کە کو دەرێ پرۆژەی هەبیتن چکە ئەو پرۆژەشی باشە کە ئەلێرە مەسەن لەو گوندی ئەمە هاتنیە لێژ یەکەم کەس کە جەنابتمان بەسەکردەوە و جەنابتمان دوان حەز دەکەین ئەمە مەست نەک بچنە بازاڕی باس هەشتەش بکەین کاکە دەرێ ئەوە تورکیە ئەوە ئێرانیە ئەوە نازەم یۆنانیە با ئەمە بەرامبەر خۆمان هەبیتن کەسێکمان هەبی وەکو جەنابەت جێ دەستخۆشێک کە لەو گوندەی مەسەن دەیان کوورێ هەنگت هەیە و ئەلێر هەنگ بەخیو دەکەی ئەو جێ دەستخۆشیە باوجا زۆر خاڵەی پرسیارەی زۆر جوان بوو لە جێ بەڕاستی ئێمەی پیشەوەری هەنگەوانان بەڕاستی لێرەدا ئەمە زۆر محتاجین بەڕاستی لە بەرۆی خەرکێک هەیە هەنجینی دێنی لە بازاری ئێستا هەیە نازام لە نیشاسە لە سودوش دەکە ئەگەر شەکریش بداتێ سعر کیلۆی بە 1950 دینار ڕادەوەستی لە بازار ئەفرۆشن بە ئاستیش بەڕاستی داوا لە حکوومەتی دەکەین بەڕاستی ئەم کارەمان لە بۆ چاپکە لەبەرەوەی ئێمە بەرهەمی خۆمان پێساق نابتۆ بەڕاستی لە بە بەرهەمیوان ساڵانە بەڕاستی هەنجینەشی زۆر لە دەرەوە هاوردە دەکرێت لە شوێنان هاوردە دەکرێت بەڕاستی ینی ئێمە وەکو ئێستان پیشێ سەرچیمە ینی چەند ساڵ ینی خێزان و مار و عایلەم لەسەر ئەوەی دەژی گوناح نییە کابرایەک دێ ئەمن چێستان و گەرمێنی پێ دەکەم کابرایەکیش دێ لە سایەوە چیلۆی بە 1950 دەکڕی ئەفرۆشی لە بازاری وەڵڵا بە 56 دەفرۆشی ئەوجێ ئەوینە دەبەستی تامی خۆشە بۆنەی خۆشی لێ دێ لە ڕووی سوودەوەی سوودەچی هیچ ئیسفادەی نییە بەشکوزەر و زیانی زۆرە لە بەرەوەی هەنجین نییە زۆر زەرێکی زیان بە مرۆڤایەتی دەگەنێ هەمومان دەزانین کە هەنجین مەسەلەن یەک لەو خۆراکانەیە زۆر بە سوودە و هەر هەنجیش ینی کو دەرێ ئاژەڵەکی سوودبەخشە خۆی گەورە هەر لە بەهەندێ مەسەن سوورەتێکی ناوی سوورەتی نەحل هەنجین زۆر سوودبەخشە لە بەرەوەی سوودەکانی هەنجینی گەلک زۆرە خەرک لە سوودەکانی هەنجین تێناگە بەڕاستی ینی ئەگەر ئێستا سوودەکانی بەعسکەی هەر تاوە نای بەڕاستی یەک لەوانی ئینتیهابی لاشەی دەبا لێ ناگەڕێ سەرەتانی بگری لێ ناگەڕێ مەناعەت فول دەکا یعنی قەناعەت پێ خالیس یا بەسیط باسکەم لە زمانی کڕۆنەی بڕوا دەکەی چکە زۆری هەنجین دەخۆم مێ زۆر پێم وەدا دەچووم لە خەستخانەی تەواوی یارمەتی نەخۆشم دەدا وەڵڵاهی بەبێ کەمامە یعنی من ئەو بالۆشم نەگر بەڕاستەش باشە سبحان الله زۆر مەناعەت فول دەکا ینی زۆر بەهێزە خواردنەکەی هەنجینی وا دەفەرمێ شفایە للناس کاکە لە بۆ هەموو خەرچی شفایە جیازی نەکردەوە دەستت خۆش بی خی گەورە بەرەکەت داریکە هەم گوندەکەتان پڕ بەرەکەت بی هەم کوورە هەنگەکانیشت لەوەی بەرهەمەشی باش پێشەشی خەڵکیش بکەی و ئەمە دەستخۆشی زۆر بەخێر بێن بەخێراتنی کەناڵەکەتان دەکەن دووبارە زۆر بەخێر بێن سەر چاوم ئەمن زەینەکەم لەسەر تۆ زەینەکەم لەسەر کامێرەمانەکانە زەینەکەم لەسەر مێشت کۆ بەڕاستی کو دەرە دەورەیان داینە زۆر بەخێر بێن سەر چاوم دووبارە خۆشحاڵم بە بەرنامەکە لە بەرەوەی ئەو هەنجین و ئەو بەرهەمە خۆمانە ئێوەی عزیز و خۆشەویست بە خەرچی ئاشنا دەکەن بەڕاستی دەست خۆشتان لێ دەکەن زۆر بەخێر بێن سەر چاوم ان شاء الله زۆر جار ئینسان تەبعی وایە مەسەن ئەو خواردنێ ئەو بەرهەمەی کە دێتە پێشی کودرێ هەروە خۆشەکەی دەبینی کە دەخواتن بەڵام ئەگەر ببینی
مەسەن کوبەر هەم دێتن هەست بە ئێش و ئازاری خاوەنەکەی دەکا مەسا لێرە کاک عاجی عەبدولخالق ئەوڕۆ کە قسەی لۆکردن و پێناسەی هەنجی لۆکردن دەبین ئەلێرە کودرێت شاڵاو دەینن ئەوە کودرێت ئەزێت و ئازارش دێتن بێگومان ئەوانەیە کە هەر کارێک دەکەن ماندووبنێکی زۆر دێتن بەڵام ئەمە کە دێتە پێشمان لە سفرەی لەوانەیە بەس چێژ لە خواردنەکەی بین ئەجا ئەلێرەوە هەتا شاڵەوان لە بۆ مایکەشم هینا ئەمن ئەوڕۆ هات ناو مێش هەنگان بە عایەتی هەندی ئەوڕۆ عەزمێنێ بۆ کەپم گچکە بیتن نازانم ئەو پەردەیە ئەو بەرگە لۆ ئیلا کەپم زەق دەکاتن هەز دەکەم زۆر کودرێ داڕغان لەم داگرتە ئەجا نازم باشم نازم لۆ مایکە ئاران یانی ئەو مایکە دەرێت پێوەدا ئەوە یەکەم کودرێ یەکەم بریندارماندانە لە بەرنامەی ئەوڕۆ لە ناو مێشەنگ بە یەک لە کامێرەمانەکانی وەدا کاکە ئەوە خۆ دامەوەشێنە خۆ دامە هەچەندی خۆ داوەشێنی ئەو زیاتر لە دوو دێتن ئەوەش با پێدن ئەوش زانیاری من کاک عەبدولخالق پێی گوتم وتی نابی کودرێ شەپیان لێدەی کاک عاجی باهوردە و دەبچینەوە بەخوای ئەوانە ئیش سوحبەتێن نینە عاجیجان ئەو بابرێن ئەو جیهازە ئیشی چێت چ دەکات ئەو دەستگای ئیشی ئەوەیە هەنجینەکەی دەپاڵەوی یعنی لۆ نموناگە شانەکەی دێنین شانەکەی داوێ ناوێرە ئەوە کە سوورە ئەو کارەباییە ئەوە ئێستامە لە دەرەوەی شارینە لەو شوێنەی لێنە کارەبانێ بەو دەمەلوێ ئەومان بە ئیژنی خستیا ئەوە کە سوورە هەنجینەکە لێ دێتە خوارد یعنی شانەکە دەمێنێتەوە بە سافی عەفوان کاک عاجی ئەوە کودرێت بە سورعەتی سوڕانەکەی هەنجینەکە دەستە خوارد سوڕانەکەی و هەر دروستکرایە بە سوڕی سوڕانەکەی هەنجینەکە دێتە خوارێ بە شانەکە بە ساغی دەمێنێتەوە ئێمە ئەو شانێکە دەمێنێتەوە تێبینی ئەوە پێی دەرن بابرن شەمێ پێ دەرن وایە تۆ شەمێش سوودی هەیە و ئیستفادە هەیە ئەمە لێ عادەتەن شانەکە گرانترە لە شیلەکەی لەبەر ئەمە ئەو شانەی لە بۆ دادنینەوە شانەکەی لە بۆ دادنینەوە لەبەرەوەی هەتا لەو شانە چیلۆیەک دروست دەکا علمی ئێستا دەڵێ لە 8 هەتا 13 کیلۆ هەنجینی دەخوا هەتا 1 کیلۆ شانەی ئەو شەمەی دروست دەکا یعنی بێ ئەسەنی عاجە من ئەم رەقم هەنجینی شانەیە ئەو شانە لێ گرانترە بەس خەرەکە دەڵێن لێ سافیەکە خۆ سافیەکە لە ڕووی سوودۆش بە سووترە سافیەکە بەنا شانەکە گرانترە لەبەرەوەی ئێمە ئەنگەوان دەزانین چەندی پەیوەماندی دەبین ینی کولفەی زیاترە هەتا دروست دەبیتن لێ ئەویان گرانترە کار عاجب پرسیارێک ئەمن جێم لێ بگوتیان مەسەلا ئێستا ئەو شانەیەش هەیە دروست دەکرێت لوی دادەندرێتن شوایە بە خودای ناشانە دروست ناگرێت چکە وەخت خۆ هاتن زانایەکان پلاستیکیان لەدانە لۆمە هەنجی ینی دامانە نەمێشتان بەڕاستی یان ئەگەر ئەوە ئیشی کردبا هەنجی ناکردەوە شتێکی ئاسانکاری بوو بەس ئیشی ێستا نەکرد یەک لە خاڵەکانی مێش هەتا ئەو شەمایە ئەگەر بۆنی بێ پیس بی یاخۆت کوالێتی تەواو کوالێتی نەب ئیش ێستا ناکە کە هیچ ێستا ناکە ینی بێ بەرهەم دەوێت ئەمە ئەوە جیهازی پاڵاوتنی هەنجینە بەڵێ دەست خۆش بێت کاک عاجی لێوێندەر ماشەڵڵا مێش دەورەی لێدا بووین بەڕاستیم زۆر دەترسام ئەجا ئەو بەرگەمان لەبەر کردوهات نێرە حازمان کرد هەم کاک عاجی دووشێ قسەمان لەسەر بەرهەمی مێشهەنگ بکاتن ئەمە هەر کودرێ کە دەرێ مێشهەنگ لە کرەمە یەکسانە بیرمان لای هەنجینەکەی چ بەرهەمەشکەی هەیە مێش بەخۆی مێشنجین ینی هەنگ خەرک بەعام پێ دەرێ مێشنجین مە پێ دەرێن هەنگ بەرهەمی گەلک زۆرە بەس خەرک هەر بە ئاشنایە بە بەرهەمی هەنجین ئێمە بەرهەمی پرۆپۆلیسمان هەیە واتە دەرەمەوی پێ دەرێن بە کوردی زائیدەن گەردەمان هەیە و زائیدەن غذا مەلیکەمان هەیە هەر یەک لە فایدەکانی زۆر شتێکی ینی بەسیت بە کوردی بەرنامەیە تێدا بەعسکەم زۆر درێژی ناکەمەوە مێشنجین 45 ڕۆژ دەژی بە خواردنی ئەو غذا مەلیکە خواردنی سەرچیتی 5 تا 7 ساعت دەژی عفوا لێک کاک عاجی دەرەمێ و چییە دەرەمێ و ئەو کن و کەلە مەلە و ڕەشە کن و کەلەبەرەکان پێقەپات قڕ سناعە وچی قڕیە ئەوەیە بە ڕەشە هەندە جاریش مەلە خۆری دەڕوا کن و کەلەبەرەکان پێقەپات دەکاوە لە بۆ دوستانی زۆر وەکو لە عیمی لێ دەکات زۆر بە سوودە ئەوانەی مەعیدەیان دێشی یان ئیلتیهابیان هەیە یاخود لێرە کول کوشتیان هەیە هەموو ئەو چێ مزرعاتێ دەردەکات زۆر مادەی بە سوودە
ئەو کاغازلوی ئەمە هینە ئێرە هەم لێدە لە ترسی مێشنگ ئەمێ قوتار کرد و ئەلێرەش شتێکی زۆر جوانمان دیت ئەو بابرێن مێشهنگە ئەو مێشنجینە نەناو داریە زۆر زادرن کاکە ئەو هەنجینە زۆر ئەسلە لەبەروی هەنجین ناوداریە ئێستا کودێ ئەوە فرێشە و لەبەر چامان ناوداریە کاغازی ئەو مێشە کواتێ ئەو مێشە بەخۆی شرقیە لە عقاری دێتن کە مێش زۆر دەبی شرقی دەدا دێتن ناودارێ ئێستا چاویکە ئەو لە ناودارێ دەبینی مێش تۆ ژۆرێ ئەوە هەنجینێکی ئەسلیە و بەبێەوەی مرۆڤ دەستی پێکردبی بەران یەک پێشنیارم هەیە لە بۆ کەسانی مێشی ئامۆژگاریەکە مێ لە بۆ کەسانی کرد مێشی لە دارێ دەبینەوە بەڕاستی یعنی ئەو مێشەی نەچن ئاگری بدەنێ و دووکەرش زۆری بدەنێ و مێشەکەی هەموو لە ناو بەندارەکەی ببڕنەوە مێشەوانش بێستا لۆ خۆم ئێستا و دارەی دەبینن ئەوەی کە دەبینمەوە یەک پارسەی لێ هەردەگرم بارتەقای دوو بستی قالب لێ هەردەگرم مێشەکەی دەردەینم بە جوانی هەنجینەکەش دەردەینم پاشان دارەکەی پێوە دەنێمەوە ئەو لە زیێ خۆی لە عیم دەبتەوە یعنی نە دارەکە بە خەسار دەڕوا نە مێشەکەش لێ دەمری مێشەکەی دەردەینم و دایمە ناو سندۆقی زۆر بە ئاسانی هیوادارم ئەوەی مێشی لە داری دیتەوە هەڵە دەریبینیتن هەنجینەکەشی زۆر بە سوود و بە ئیسفادەی بەبێ ئەوەیە دەستکردی مرۆڤ لە قەراسنجی خوار و یەک لە شتانێک کە کودرە سەرنجی ڕاکێشان بوونی ئەو دارچنارەیە دارچنارەی یەکجار زۆر گەورەیە ماشەڵڵا ناوی کلۆرە ینی دەرێ وچی شێوەی تەندوریە ئەنی ئەوەندا فراوانە ئەوجا ئەوە خەڵکی ئەو گوندەی دەرێن نزیکەی 7 متر بازنەیە ینی شێوەی بابرندارەکەی بازنەیە 7 متر ناویشی کلۆرە ئەو دارە سەردەمی بابن حکوومەتی بەعز زۆر جار کە دەنجی تیارەی هاتیان یان هەستیان بە بوونی جم و جۆری عسکەری کردیا چەندین زەلام مەسەلەن پێش زەلام چوتە ناو ئێرە هەتا هەفت کەس هەشت کەس چوتە ناو ئێرە خۆی عەشاردا لەبەرەوەی ئێستا پیشان دەدێ زۆر گەورەیە کلۆرش ئەلێرە تەماشاکێ وەکو هەم ئێرە و هەم ئەولایە وەکو دەرگەیە یان دەتانی بچێناوێ ئێستاوە پیشانی بینەراندن لێرە زۆر گەورەیە ینی یەک لەو دارێک کە تەمەنی گەلەگەرە زۆرە ئەوەی لێ دەپرسی دەرێ باو باپیرم باس کرد ئەو دارە هەر هەبووە ئەلێرە هەم ئیسفادەیان لێکرد وەکو سێبەرەکە لەبەرەوەی ئێرە مزگەوت و نوێژە کرێتەوە لە بین دانیشتنەوە وەکو سێبەرەکە و هەم لە کاتی تنگانە و ترسیش پەنایان لە بۆ ئەو دارەی بردیا کاغازی سوتە سەرێ بەتەمە تومان لە ئۆ بکاتن چیان لە کاکتە ئەوجا ئەمە دەستی ڕەحمەتمان گرتەوە ئەگەر ناکۆمێ ئینشاڵڵا ئەوە لۆکم بوو ئەو زارە کاغازی بەر نەبێ لۆ خاتری خۆی نه دەستشت کرد بەس بەر نەبیەوە والله ما هو دەست ما گرتەوە ئەگەر ڕەحمەتێک بێتە خوارێ خەرمان بەرەکەت زۆر نەبوو بەس باشە دەست خۆش والله بەرهەمەکەمان زۆر نەبوو زۆر کە تەعالی باشنەوە کاغازی تا کاکە ئەمەیان ئەوڕۆ بوومە ساحب تو خوا کەریمە لە بۆ جارشکە تو خواردنەشی جگەرەوەی خۆشە تەمەنی کورتە ئەین تەمەنی دەتانم بڵێم 20 ڕۆژ ئەو پەڕی مانگەکە چەند دەرە وەڵا وەک بارانی بەهاری دەباری تەواو دەستەکانت خۆش بی ئەز کاکە وەرە نەتوان ماشەڵڵای دێ شەکرە تو کاک دیار ناخۆی فەرموو ئەمە نابی ئیسان نەفسی بی دەبی مسەوەرە خۆم لەبیر ناکەم کاک ئیسماعیل شەکرە توی بخۆ ئەوە یەک لە بەرەکاتەکانی خوای گەورەیە لە گوندی قەراسنجی خوارو
گوندی قەراسنجی خوار و ڕوو لە لایش دەکەی باخچە و ڕەزی لێە جا باخچەی با برن هەنارە ڕەزی ترێ میوە ئەو خاڵەیە خەریشی ڕەزێت دەچینەکەنی با بزانین چی هەیە ترێ هەیە هەنجیری هەیە چی هەیە هەرچەند ئەمە وەختەکەی کاتینە جارێ وەختی هیچ نە جارێ و بەرز وەختی کودرێ ماندی بوونیە وەختی بەرام خواردنینە با بچین مام تەیب کوی ئەمن لێ نازانم یان مێوەکەت کودرێ بێ خزمەتە هیچکە ساری بوو هاوسەرکایشکە ساری خارجکە ساری بوو ئەو سارەکە خۆی گرتو بزان چەند جوان بوو نا لە ڕووی جوانی نا لە ڕووی پوشی پەلاش و مەسەلەن خزمەت نەکرێ خزمەت نەکرا خزمەت نەکرێ ناوەڵە ئێدۆ خزمەت ناکرێت تو ئەلێرەی نەکرا ئەمە دڵمان بە تو خۆشە تو ئەلێرەی پێشان هەموو جۆتی بەورا قوشتیمان دەکرد بەرەکەت گەلەگە زۆر بوو حالم بەوەی بەو ترێی بەڕێوە دەچوو ئەرانەکە کەس مێت بۆی نادا بزانم کراوەکەت قچۆک لۆقیت کەم عیب نەبی لەبەرەوەی لەسەری کەم چاو جوان دیار ئێستا ئاتوو بابرن جۆتی ورا قوشتن نیە نمایە کەس نەیمەیە نەیمایە بەس گوندی خۆران ماتیان خۆرە خۆران و زیارەت ئەگەر لە قەراسنج و ئەوانە خێر ئێستا تۆ لێرە بتوێ ناوڕەزی بشێڕی بەس دەشێت بە تەنانتەری ئەو کچکۆ کات ئەو گسکۆ کاناریەوە ئێستاوە دێمیە ئاویە دێمیە دێمی هەموو دێمیە و ئەگە ئاودەی ئەو دە باشتر دەبیکو ئاو نییە ناوەکو بیر بەشی میوەکان ناکە ناکات بەس بەشە هەنار و تەماتە و شتێک لێرە لە بابرن گوندی قەراسنجی خوار و سەرچاوی ئاوی ئێرە چێ بیرە پێشامی کارێز بوو کارێز نییە کارێز بوو کارێزمێ هەم بیری بەدەست لێ درێە کانیتان نییە کانیمە بەدی ئەوتەکان لێرە هەیە ناتان لێ دەمەسەن غەتاسە شتێشدان بدەنە ئەو ڕۆژ ساراوی هەیە پار نەماوە ئەو سار هیچ ئێستا جارە بەس پەسیرە هەیە ئەمە بەس پەسیریە چنەوەترێکتی ئەو بەس ڕەشە ڕەشە بەس ڕەش هەیرە درێ خۆمانێ ئێوانە شەم باوینە و بەخوای ترشە باویە باویە باوی چوەخت پێڕانەکەتن ماجنۆ مانجنۆ دەقال بساغوی ماش ئەوشکەم کارێزەکە سێ مۆلهۆ لێرە هەم کارز بەدەستی درانە کارێز ئاویتیدا ئاویتیدان بە بەسکە ئەوکان کەتی کاکەڵ نست نە کارێزی کارێز بەبێ ئاکولی ڕامت کارێزەکە مایە ئاویتێ مای بەسکە تۆ سێ مەرهۆلن کەتینەوە کا لە چێە بەوەشتەشی جوانە خداشکە وەت خودە دەستی ڕۆیە ئێستاش دەبین سۆندە و ئاویتێدا بەس کە تۆ هەموو گیرایە پێشان بەدەستی درە ڕانەکەش بێ بەعفارە خاین کردوە ئێستا کە خانکەوە ئاوی هەیە ئاوی هەیە ئاوی هەیە سۆندەیان ناودانە خوا ئەفکە تو لەوەندا وچۆدی بێ خەمی نازم خەرچ ئێستا ئیگوندی و شارلیا کرد تەماشەکەم کەتینەوە ئەوش مەرهۆلشکە ئەو مەرهۆلشکە ئێستا ئەمن ئەتووەرە بەم برێ لە بۆ منش بۆ پرسیار لە بۆ بینەرەکانشم بۆ پرسیار ئەتووە لێ مەسەڵەن هەر ئەوە ناو ڕەزی خۆتە بەێ چەندی قۆڵکەوە مەسەن دەبی و سەعب ئاو ئەوەی قۆرکە بازمە دەکات و ئاوی دەگوت ئارێوانە ئاوەش چاشی دەبێت خوافتکە ڕەتاسش دەسەدانێ و ئاوەکەی پێوەنیەوە هەنم کەسەوە ناکە بێتاقەت نا بێتاقەت نیوارداتەکەی وەنیە ڕاستە وەرتەماتەم چاندێ شین نەبوو ڕاستە هەمی ئەوێ هیچکە ساری ئەوەی نییە بەس ئەو سا باش بوو ئەو سارشە بە قوڕێ شتەکەم پێ نەچندرا باش دەبی شاڵ یەشێک لە سەرچاوی ئاوی گوندی قەراسنجی خوار و ئەو ئاوە بووە کە لە ڕابردوو باخچیان پێ ئاودایە خەڵک لێرە ئیسفادان لێ کردیە بەڵام سارانی ڕابردوو بەهۆی هشکە ساری نمایە ئەو سار خوای گەورە بەرەکەتی زۆر نرد بارانی ڕەحمەت زۆر بوو ئەو شوێنە دووبارە کو دەرێ بۆوە خاوەن ئاو ئیسفادان لێ کردەوە پرسیاری ئەو جارە بەرنامەکەمان ئەوەیە زۆر جار گوێمان لێ دەبی دەرێن فران گوند کانی زۆرە یان کارێزی هەیە جیاوازی
کانی و کارێ چییە؟ ئێوەی خۆشەویستەکان وەڵام دەنەوە زۆرترین کۆمنت بکەن وەڵام دەنەوە بێگومان خاوەنی وەڵامی ڕاست دەبێتە خاوەنی خەڵاتی بەرنامەی ئەوجارەی ئاوایی. مام ڕەفعەت ئەمە ئەوڕۆ زۆر خۆشحاڵین کە لە گوندی قەراسنجی خوار و هاتنە خزمەت جەنابەت کەسێکی جیاوازی لە چاوت لە بەشەشی گوندەکان لەبەرەوەی لە خوارێ کاک حاجی گوتی مام ڕەفعەت زۆربەی ئەو شتانەی هەیە کە لە قەدیم بەکارهاتیان چ هەیە؟ ئێستا ئەوە دەستارە لۆشساوار و گەرمە کوتا و لۆشتی بەکارهاتێ ئەوە هەیە دەستارە ئەوە دەستارە ئەوە جۆنیە ئەوە دەستکە جۆنی فێرێن ئەوە بەڵێ دەستی جۆنی بەخۆ دروستم کردیان لۆ ساوار و شتی پێ بکتی پێیان پەرکۆ دەکرد پێیان پەرکۆ دەکرد ئەوەیە کەرەستەی جۆتیم هەیە لە ئاموری بگرە هەتا نیر و گاسن و کۆپەران و بنبل و هەموو شتەکانیشم هەیە. مام ڕەفعەت هەر کو دەڵێ بەخۆی ئەوەکە یعنی مۆزەخانەکە مەتحەفەکە ئێستاش ئەو ڕۆژی لەناو لە خوارێ بەخۆ گەنمان دەدوی گەرمەکە زۆر زەحمەت بوو بە پشتێ بچێشیویان بە وراقی بچێشیەوە بەڵێ هەستام ڕاست هاتمە مارێ مشار منکم و ڕاست شەغرەکەم دروست کرد ئێستا شەغرەکەمایە لە باخچەیە شەغرا هەر بەخۆت هەر بەخۆم شەغرەکەم دروست کرد و هاتمەوە ئەو کەرستانەی کە ئامورینا مەسەرەن لە شتێکی ئەو ئامورە پێکدێ گاسنا دەسەندووە پێشتەدان و خەپادارەکە بوو ئەوە لە ناویاندان ئاسن نەبوو ئەوەشی لە خەپات بەخۆ دروستن دەکرد دارەکەن لە ناودانا لە مژانەیە لە ئاموریە لە دەستەندویە شیرە خەپەیان لێ دەدا سەرمژانکەیە ئەوە ئاموری ئەو کەرستە ئەوەی کە سەمریشی دادنێ نیرە کۆپەرانە بۆسەیە دارکراوەیە بنکراوێ ئەوانەیە جۆتی بەکاردار قەدیم ئەو شتانە هەموو بەخۆ بەکارم هێنایە من مام ڕەفعەت ئەمە ناو بەرنامەکەمان بناوی ئاواییە لەناو بەرنامەکەی بڕگەکمان هەیە بڕگەی پرسیاری قەدیمە پرسیاری فۆلکلۆریە ئامانزمان چیە؟ ئامانزمان لە ئەو پرسیارەی پیشاندانی شتی کۆنە لە بۆ جیلی نوێ و بەبیرهێنانەوەیە ئەتوش جەناب شایەنت هەموو هەیە دەستخۆشیە ئێستا ئەو کاتی خۆی کە پێرا و دروستە کرا پێرا و بەڵێ لە تایاسیارەی و لە بزماری دروست دەکرا لە چەرمی دروست دەکرا پێرا ئێستا بنە پێراوەکەم لە مارە هەیە هەتا ئێستەمایە ئەو بکەیتە بەردەستی بەرنامەی لەوانەیە دەفتەرشی بکە و پێراوە یەک دەفتەری بکە لەوانەیە ئەوجا ئەو شتانە هەموو بەکارهاتیە کە هاتینە لێ لە هەولێر هاتنە 8 ساعتە ڕێ دوور بۆ بە وراغی ئەمە بە 8 ساعتی ئەم بەخۆ چوویمە هەولێرێ بە 8 ساعتە ڕێیان بە وراغی چوینە دە باردارن بدێ باردارەکەشن بەسەندیدا بەڕۆ عەشی بووە بدیتن لەکن ئەوەی بازاری شێخەلای مام ڕەفعەت بەرێ هاتنە هەولێر و کەباب خواردنی ئەو کاتی کامیاب بووە کەم بوو ئەرێ وەڵا ئەو دەمای زۆر بەتام بوو شەوێش لە سەبانی دەنووسین لە ناو خراری خرار هەبوو عەدی خۆی لەمووی دروستەکە دەستین لەوێ دروست نەکرد و بەس ئەو کاتەی کە دەڕۆیشتین بەو ژیانەی بە ماساون دەخوارد لە کەسدانی بە بەفرێ ئاوێ کەسدانی دەستوو هەتا عەسارۆکان دەستوو ئێکە ئێپی ڕەشیاتان یەکی سێبەردان دەستوو ئەوە ئەویان دێن لە ساری شێستەکان هەنجینێکە بەڕاستی ئەمە هەچەندەشی مادیش بوون بەس درن خۆش بوو ئەو کاتی درن خۆش بوو درن مرتاع بوو لە بەرەوەی عالەمە جەستە ماندی بوو مێشک ئیسعاد بوو یعنی ئینسان بە ئیسعاد بوو ئینسان لەگەیەکدی ڕاست بوو ئینسان ڕاستگۆ بوو لەگەیەکدی خەرکات تەماعی دنیای زۆر نەبووشی ئێستا برای ناناسی و برا لە برای ناپرسی هەموو بێڕعمی ئەو خەرکەیە خەرک یەکدیگر بوو تازێک دەقەوما لە گوندی هەفتە ڕۆژان ئەمە دادەنشین حی بوو لە ماران ڕادیۆنی لێبدانیا کەس بدە هەموو ئەو خەرکە هەموو دەهات لە مزگەفتێ دادەنیشت و دەگات ساحب تازێ مام ڕەفعەت باسی چونە شارد کرد گوت دارمان دەبرد بابرن ستان هەبوو جۆتی هێسترۆ بوو یان وەڵی هێستری شەبوو و کەری شەبوو ئەو کاتێ چەند بابرن هێستر چەند کاری تەولی بار دەکرد چەند کاری تەنها بارەدار بوو بارەدار وعدی خۆی دارن لێدەنا دارن لێدا دەستوین لەو سەفینەی دارن دەینان بە ڕۆژی دەچوینە سیادەنهێنا ڕۆژە ئاخری هەندێک سپیان دەکرد نیوەی دارەکەوی جوانوی ڕۆژە دەچوونە هەولێر ڕۆژ داهاتنەوە ینی 3 ڕۆژ تا ڕۆژی پێدەچی ئەو دارە کە ژیانەکەن دەینا ئێستاش هەنە ناو ماڵی خۆت دەبرین داری بەری جوان تێ لە یەک لەوانە مەسەڵەن ئەو سێوەیەکە تازە لێرە دیتم ئەوەی ژێلازە ئەوەی واشنگتۆنە ئەوە مەسەڵەن برێشتیکە ئەوە فستەقاوی ئێستا ئەوە سێوەکە ئەو سێوە هەر قەشەییە قەشەیی وعدی خۆی لە سووسێ ئەو سێوە زۆر بەکاردا زۆر مزرا قەشەیی پێرێن ئەو سێوە
برين قشي ما مرت عندنا على مش بناء قشي لا أو زين سهرنا وكي لقبكي أهويا أو سوى خوش لا سوسيا ولا وسوق ترى لقى سوق باب الكوتاين ولا لا عن وراء حتى ما نقش كدميني ما نقش بشيء عن بوا وسوى قلب الصاغبي ضعفت أمانة خايبي ما بركات بي أمانة حتى ندوس باش ان شاء الله أمانة خاوي بياي وشتو موفقك يا رب قرباننا بياي وخو جنابت سرمایه‌کە لە بۆ جیلی نوێ خەڵک قسەی لێ فێر دەبیتن ئەمە زۆر خۆشحاڵی کە جەنابەت باسی ئەو شتانەی قەدیمت کرد کە لەبارەی خەڵکی نوێ نازانێت خەڵک وعدی خۆی بەڕاستی لەو گوندەی پیاوە بووەتە ئەو خانیزی ئەو خانیەی بەڵێ هیچ دەچوە کاروان دەستوە هەولێرە وەگە کاروانی دەکەت دێگۆکو ئەو عالم شتی لۆم بینی ئەمیش نێم لەوێ نۆبەت عیوانی گوندی لە نۆبەت بۆ عیوان لە گوندی ئەویش دەست و نۆبەتی دەکرد دێگوام دێم ماستە عالمێ ناخۆم دەست و نۆبەتی دەستوەکەن عیوانی ئەوەی دەکرد نۆبەتی دەکرد خەرک ئەوها بوو وعدی خۆی خەرک بەڕەوان بخۆم چوویمە ئاشی لەسەر یەک تەنەکە ئاردی سوال ویمە لە ئاشی ئاوێ لێم کردیە ئێرە ئاشی ئاوی لێ بوو لە ئەوەی عادی ئەحمەدیە بوو کە سەد دەکەی لەوێ دەستون لەکنەمەش ئاشە بوو لە گوندی ئەوە ئاشیان دەینا کابرا دوو تەنەکەی دەینا دەیهێناوە گوندی بەردەشی ڕەشە بوو لە گوندی دایان دەنا کابرا زیرانەکە دەگۆ بەردە ئار دەکەم دێ یعنی بەردە ئاردەشی دەدا ئەویش دەست و دەیهێناوە بارەشەکە بەردەشی دەینا خۆی دێنەکە بوو لێ ئێستاش بەرەکەتە بوو لە مەزیشێ زاوێ مام ڕەفعەت دەرێت کاکە ڕاوەستە ئاش بە نۆبەتە ئاش بە نۆبەت بوو ئاتوو قسەکان زۆر خۆشە بەڵام ئەمە بەرنامەکەمان مایە لێ بەجی دێرین خوای گەورە لە ساغ و تەنور باش ئەو سێوم خوا زۆر بەتامە مام ڕەفعەت بەڵام مام ڕەفعەت باش بەربووە بەس باخریاکەینەوە سێوەکە زۆر مزرا بەڕاستی بەتامە ئەمن باشترم کردەوە نا هەر بەسە کوڕە ڕاستە خەرمان بەرەکەت گۆدە و سێوە چی پێدرێن مام ڕەفعەت قەشەی پێدرێن مام عچیم بەێ ئەوەی ئەمە لێ دەگەڕن ئەلێر ئەتوایتت بەێ کوی وەزت کووە یاخۆ بەخێر بێن سەر چاوم هەم لە بەبرن ماین هەم لە مەڕووماڵات بەێ با لە ماینەکە ڕدەست پێکەین ئەو ماینە چ زۆرشی ماینە ئەمانە کوردیە ریاضیەوە ماینەکی کوردیە خۆمانەیە و زۆر کابڕێک هێرە بنێ زۆر جار دەرێن ئەو ئەسپیان ئەو ماینە کتابە کابینە بینە بدە مام عچیمێ ئێستا ئەوە کوردیە بەێ جیاوازی چێ لەگە ماینیت کەس ئەوە جیاوازیەوەی لە هەم جێشەوە دەژیتنەوە بەبێ ئەوە لێرە لە کوردستان دەژی بێت ئەوەی کە گەرمی و ساردی ئەوەی کار زۆر باشە زۆر جار ماماشین دەرن بەخێوکردنی ئەسبیان بەخێوکردنی ماین کو دەرێ ئاسان نییە ئەنا لە زەحمەتە گەلەگە لە زەحمەتە زەحمەتەکەی لێ چێ زەحمەتەکەی ئەوەیە لە ئالیک و لە ساردی و لە گەرمی و لەو شتانە دەبێ ئاگات لێبی ئەو ڕۆژێ 2000 بەس دەیشۆین دەشۆن بەێ چی پێ دەکەی سواری وەڵی بەس لۆ خۆشیە هەلو جوانە لۆ خۆشیە بەێ ئەدی بابرن حیوان و مەڕشتەیە حیوان وەڵە هەم شتم هەیە هەم شتم هەیە لەخوا بەزی ئەمەش ئەومان دێت چۆ بەنامەکەی من بەناوی ئاواییە هاتینە ئاوایی بەێ گوندش بۆ جوانە هەوێز ببینی مەڕ ببینی ئەسپ و ماین ببینی ڕاستەوەیە حیوان بابرن مەڕ بزنت بەێ وەڵە مەڕی کوردت هەیە عەرەبیت هەیە وەڵی کوردی بەێ لێرە بەخۆی ناوچەشی شاخاویە بەێ قەراسنجی خواری بەێ مەڕ بڕێک بە ئەزێت نیە بەخێوکردنی بەخوای بە زەحمەتە بەس بێمەڕ ناژینەمە لێرە فێرن ئاریوەڵە فێرە مەڕین فێر بووینە فێر تاز دەڵێن مەڕی عەرەبی بابرێن گورج و گۆڕترە بەخوای لە بە ئێرە باش نییە ناوەڵە لە بە ئێرە باش نییە نازعاتی نییە بەس ئیلا کوردی ئێرە ساردە ئاریوەڵە ساردە و ئەی مەملەکەتەی ساردە و گەرمەوەوانەیە ڕاستە بەێ ئەدی چێلو دەستەکەنی وەڵا هەر بە خۆمان دەچینەکەنی هەر دارە خۆمان و بە خۆمان و جاهێرە ئێستا زۆر دۆستی شوان نینە دۆستی کە مەڕ نینە بەخوای بڕەخۆری دەپارێزن ئێمەوە نیە
ئەمە ڕاتینا حەزتان لێ ئاری وڵە لێرە بابرن پاوانە پەرێزە چ هەیە بەخوای هەندێک تەبارەلو دەکەین و هەندێک ئەلشت دەینێ و ئەو وەختە چی بەس وەختە چیش چۆلەبی و ڕێزبەرە بن و ئەوان نییە ئەدی حیوان مەسەن دائما کۆلی دروست دەکاتن لە بۆ ئاوشتی لێرە دەبینم زیاتر ئەوتان دانایە و قالکە سەلاجە و بە قورئان ئەوانە ئەوە نابی گەرم و ساردی تێدایە لەمە هەندێک دادنین کو دەرێ بە مقاومەترە بەری تەماشای مەڕەکەی دەکەن ئارێ وڵە بە ئەوردە و دەبستێک مەڕش کاخە بە ئەو مانی لێ وەگرە مام ئەچین بە کاخە بە ئەوردە و دەبچین مام ئەشیم زۆر جار دەرێن مثلا جمع لە ساعت مەڕ بۆ دەرێ ئەو مەڕە کەویسارە ئەو مەڕە عەف بەس ئەگەر لە کام دەرێن ئەو مەڕە کەویسارە یان ئەو مەڕە سەرڕەشە ئەتوو زیاتر هەم نەوعشی دەیە هەم نەوعشی دەیە ناوەکان پێ برێم ئەرێ وڵە بە هەر هەم ئەمش بزانم هەم بینەریش بزانتن مەڕە ئەوەیە کوریستا ئەوە کەڕە بەشە ئەی ئەو جاونەوە ئەوە ئەوە مەخە بە چکە گەرمە ماچین شەو بەچێوی دەکەن ئەمە بەخوای ناوەلا ماشەلا خۆشە ئەیمە لێرە خۆشەوە دەکات سووریە خوا و ئەوەیە خوا و تێرە برسین معدەل تێرە ئاری وڵە ئەجا بە من ئیزافە لە سەقسەکان ماچیم شەو بەچێ ئەوەیە کە لەوەڕ بڕە کەم دەبی لە پایزان لە مانجینۆ شوان ئەمە نێزیکە ئەو شوانانەی لە دەشتی ئاقاریان دوورە لێ شەو بەچەکەن ئەوە بەس ئێمە نێزیکە هەروە دەکە لە بن پارۆ تێرەخوا یەک لەو شتانێک کە تەواوکەری مەڕ و بابرێن بزنیا دوو لە ڕوت کارە جێ درێژە ئەماوانان یاخۆ نێزیکە نێزیکە ئێمە 5 دقیقە دوور نابی شوان ئیدی کودرێ کەری پێبی و تورەگەی ناوەڵ ئەماوانەمان نییە ئەوانە ئەمە لێرە نێزیکە گەلەگە لە نێزیکە لێرە ئەگەر ئەوە دەشتێبی ئەوە دوورە بەس ئەمە نێزیکمانە کەرمانە چیە حیبینە دەستان خۆش بی و گوندی شەربەشتانە و جوانەکە خێر بن سەر چاوم چاوت خۆش بیتن و لەخوا بە زیادی هەم شتوانەیە ئەوە بزنەوە ئەوەیەوە ئینشاءڵڵا هەم شتەکان دەبی بەس خەم خەفەتان ناوێ یەشێک لەو ئامێرانەی لەو شتانێک کە لەو کەلوپەلانێک کە لا ڕابردوو خەڵک بەکاری هێنایە پێویست ڕۆژانەی بووە بە تایبەتی لە کاتی دوورنا مامڕەفە لێ ئاماژە پێدا گوتی هەندێک کەلوپەلم هەیە لە فلان شوێندانە ئەمەش عەزما کرد هەم ببین و هەم لە بۆ ئێوەش بابرین نمایشکن یەک لەو شتانێک کە قەدیم بەکارەتە ئەوە بووە کە لە شێوەی قاندرمەیە پێ بڵقەیە پێی دەگوترێ شەغرە لۆ چ بەکاراتە لەسەر پشتی گوێدرێژان دادنیان لەسەر پشتی ئەسپ و وڵاغ وشتیان دادەنا قرشیان لێ قەیم دەکرد قرشە ئەو دەغرێ ئەو گەرمێ ئەو جوێ کە دەدورنەوە لەسەر ئێردن بە گوریسی قەیمیان دەکرد داهیناوە بابرن لەسەر بە زەویە داهیناوە بن ماران لێوەدە لە جۆخینێ دایاندران دواتر بە جەنجەڕی دایان کوتا و شەنەبەیان دەکرد و دەبوونە خاوەن خەرمانشی تەواو ئەوەیان ئامورش لە بۆ جۆتکردنێ بووە. خۆشەویستانی بەرنامەی ئاوایی ئەوەی لە عەڵقەی ئەوجارە بینیتان کە سەردانی گوندی قەراسنجی خواروما کرد بوو لێرە کۆمەڵک لیقاما وەرگرت ئێوە بێبەش نەبوون لە دیمەنە جوانەکانی گوندی قەراسنجی خوارو کە ماشەڵڵا سروشتێکی جوانی هەیە هەمووی داربەڕووە هەمووی باخچەیە و ڕەزە بەرنامەی ئەوجارە بە کۆتا هات تا بەرنامەیەشکە تا ئاوایشتر بەخواتان دەسپێرم خواتان لەگەر